بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئاڵقەیشتری بەرنامە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. بەرنامەی ئەم جارەمان زیاد لە بەرنامەکانی تر هێنامەتە ئاکرێ لە نێو مزگەوتی گەورەی ئاکرێن لە خزمەتی مامۆستایەکی زۆر گەورە بنەی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد ئیمام ئاکرەیی، مامۆستایەک سەراپا لە عیلم و عرفان لە نور و ڕەحمەتی خودای بۆی کە هەموو تەمەنی خۆی لە خزمەتی تێگەاندن و پێگەاندنی مامۆستایان و فەقەیانی ئاینی بووە. جا ئێوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمان من بۆی زیاتر قوڵ بووینەوە سەربردەی ژیانی مامۆستا لە ئاستی زانستی و لە ئاستی کۆمەڵایەتی و لە میحراب و مینبەر و حوجرەدا چۆن بووە. ئێوەی خۆشەویست تا دوا ساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن بۆ هۆی کە بتوانین لەو بەرنامە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین و ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە سوودمەند بن. لەگەڵمان بن. مامۆستا شێخ ئەحمەد ئاکرێیی مامۆستا شێخ ئەحمەدی کوڕی مەلا محەممەدی کوڕی مەلا ئەحمەدی ئاکرێیە لە ساڵی 1970 لە شاری ئاکرێ لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵی لە قوتابخانەی مزگەوتی گەورەی ئاکرێ دەستی بە خوێندنی قورئان کردووە. دواتر وانەکانی نەحو و سەرفی لای باوکی خوێندووە. مامۆستا شێخ ئەحمەد لە پێناو دەستخستنی زانستدا کە سوکار و نیشتیمان و زێدی خۆی بەجێهێشتووە. لەو ڕێگەیەشدا بەرگەی ناڕەحەتی و ئازارەکانی گرتووە. وەک هەر فەقێ و زانست خوازێک بە شار و شارۆچکەکانی کوردستاندا گەڕاوە بە مەبەستی کۆکردنەوەی زانستی شەرعی. ئەو ناوچە و شوێنانەی بۆی چووە هەولێر، شەقڵاوە، کۆڕێ، هیران، زیارەت، بەسوێ، ڕەواندووس، کۆیە بووە. بە ناوچەکانی سۆران و بادینانیشدا گەڕاوە و تەنانەت لەزا خۆش خوێندوویەتی. مامۆستا لە زەمەنی فەقێیەتی لەم قوتابخانانە لە خزمەتی ئەو مامۆستا پایە بەرزانە خوێندوویەتی. قوتابخانەی مزگەوتی گەورە لە زاخۆ لە ناوەڕاستی سیەکانی سەدەی ڕابردوو. قوتابخانەی حاجی قادری دەباغ لای شێخ مەلا عەبدوڵڵا محەممەد ئەمین بێتواتەیی. قوتابخانەی قەڵای هەولێر لای کوچک مەلا ئەفەندی بەناوبانگ. وەلای شێخ هەیبەتوڵڵا محەممەد سەعید موفتی خوێندوویەتی کە یەکێک بووە لەنەوەکانی مەلا یەحیای مزوری. لە کۆتاییشدا گەڕاوەتەوە زێدی خۆی لەوێ زانستەکانی تری لە قوتابخانەی باوچیدا بە ناوی شێخ مەلا محەممەد ئاکرێیی خوێندووە. مامۆستا شێخ ئەحمەد بڕوانامەی زانستی شەرعی لای مامۆستا مەلا محەممەد ئەمین بێتواتەیی لە قوتابخانەی مزگەوتی حاجی قادری دەباغ لە ئاهەنگێکی شکۆداردا بە ئامادەبوونی چەندان زانا و مەلا و فەقەی دیکە وەرگرتووە. مامۆستای ناوبراو حەزێکی زۆری بۆ زانست هەبووە، بە تایبەت زانستی ڕەوانبێژی عیلم و البەلاغا بە شێوەیەک لە هەر سێ بەشەکەی لێ هاتوو بووە. دەیفەرموو بە زانستی بەلاغە ئیعجازی قورئان دەردەکەوێت و خۆشەویستیەکی تایبەتی بۆ زانستی ئوسوڵ فقه بووە. دەیفەرموو چونکە زانستی فقه لەسەر ئەم ڕاوەستاوە ڕێگاکانی ئیجتیهادیش هەر لەسەر ئەو بەندن. مامۆستا لە ناو خەڵکیدا پێگەیەکی بەرزی هەبووە، چ لە ناو خەڵک و چ لە ناو زانایانی هاوچەرخیدا بە شێوەیەک مای ڕێز و متمانە بووە. خزمەتکاری فەقیان و زانست خوازان بووە. زۆرێک لە زانایانی ناوچەکە و شوێنە دوورەکانیش لە خزمەتیا خوێندویانە و ئامادەی کۆڕووانەکانی بوون، ئەویش هەرچی پێویست بووایە بۆی دابین دەکردن. مامۆستا دوای مردنی باوکی لە ساڵی 1940دا ئەرچی وانەوتنەوە و پێشنوێژی و وتار خوێندنەوەی لە مزگەوتی گەورەدا گرتۆتە ئەستۆ. بۆ زیاتر لە 50 ساڵوانەی گوتۆتەوە و پێشنوێژی کردووە و وتاری خوێندۆتەوە. دواتر لە ساڵی 1994 خانەنشین کراوە. مامۆستا لە ساڵی 1952 سەردانی خاچی پیرۆزی کردووە بۆ ئەداکردنی فەریزەی حەج. مامۆستا شێخ ئەحمەد ئاکرێی ئومێدی زۆری بووە بەوەی کە دەیفەرموو داهات و هەر بۆ ئیسلامە و خەڵکوونەوەی ئەو میلەتەی بە باش دەزانی هیوای گەورەی پێیان هەبوو تاکو لەسەر ئاین بەردەوام بن و ڕێبازی عەقیدەی دروست بگرنە بەر و فێری زانست ببن و پێش بکەون. مامۆستا لە بەیانی ڕۆژی چوارشەممە بەرواری 9 2013 دوای خوێندنی قورئانی پیرۆز بەدەم وردی لا ئیلاهە ئیلا الله لەگەڵ نەرمە ئارەقەیەک کاژمێر 12 نیوەڕۆ دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و ڕۆحە پاکەکەی دەگەڕێتەوە لای خوای بەخشندا. بە ئامادەبوونێکی زۆری زانایان و کەسایەتیەکان و چین و لایەنە جیاوازەکانی ئاکرێ و دەهۆک و هەولێر و سۆران تەرمەکەی بەرەو گۆڕستانی گۆڕا بەڕێکرا لە مەراسیمێکی شایستە ئەسپاردەی خاک کرا.
بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بۆ زیاتر ئاشنابوون لە ژیانی جەنابی مامۆستای ڕەحمەتی بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی ئیمام ئاکرێیی لە خزمەتی کوڕی جەنابی مامۆستاکە مامۆستا محەممەدی ناوە دەڕۆنە خزمەتی بۆی زیاتر ژیانی جەنابی مامۆستانم بۆ شیکاتەوە ئەمە بتوانین کەڵک لە ژیانی ئەو مامۆستا بەڕێزەوەرە بگرین. مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. عەلەیکوم سەلام بەخێر هاتن چۆ. مامۆستا گەر پێمان بڵێ جەنابی مامۆستا سەرەتا لەکوێ لەدایک بوو؟ مامۆستا مەلا ئەحمەد باوکم لە ئاکرێ بە وەلەدان بەڵێ ساڵی 1970 میلادی لێرە هەر لە ئاکرێ لە مەدرسەی باوکی مەلا محەممەد مامۆستا مزگەوتی کەلێنە هەر لێرە هەر لێرە لەو مزگەوتەی بەڵێ طبعا ئێستا ولادەتەکەی بەیان دەکەم پاشان ئەهەمیەتی عائلەی ئێمە کە لە قەدیمەوە هەر عائلەکی علمی بوون تدریس و تعلیمی علومی دینیان کردیە. دەزانی مامۆستا چەند پشت دەکشێنەوە؟ بەڵێ مامۆستا مەلا ئەحمەد کوڕی مامۆستا مەلا محەممەدیە، مەلا محەممەدی ئاکرێیی، مەلا محەممەدیش کوڕی مەلا ئەحمەدیە، مەلا ئەحمەدیش کوڕی مەلا محەممەدیە، مەلا محەممەدیش کوڕی مەلا یاسینیە، پاشان کوڕی مەلا محەممەدی. ئەوانێک کە ناویان دەفەرمون مامۆستا ئەوانە هەموو مەلا بوون، مەلا بوون مەدرسەشان مەلا بوون مەدرسەیان هەبوو. تقریبا دەکەتە حتا دەکەتە مامۆستا مەلا شێخ ئیبراهیم ڕەشکە ئەو مەدرسەیان هەبوو لە ئەوەلەن تاسیسی مەدرسەیان کرد لە گوندێکی پێدرێن زەمتە دەرگەلیە لەوە لە دەرگەلیە گەلی هەزەمەما لەوێن دەرێ مەدرسەکی لە ساڵی لە قەرنی دەی هیجری بوو تقریبا لە هزارەکان بۆ هزاری هیجری پێشی 400 ساڵە. طبعا ئێستا شەخە خەڵکی گوندەکەی هەر حکایەت و ئەوانەوان دەگەڕێنەوە. پاشان هاتە ئاکرێ حاجی ئیبراهیم دوو مەدرسە هاتە مەدرسەی گەورە مزگەوتی گەورە لە ئاکرێ. طبعا هاوین و هاوینان داتنە ئێرە وەختێکی چونکە هەنگی ئەو مکەیفات و ئەوانە نەبوون و هاوی سارد لێرە هەبوو. چۆن دەڵێ گەرمێن و کوێستان گەرمانی کوێستان داتن دوو مەدرسە مەدرسێک لە سیپەیە لە مەسیفیە مەدرسێکیش لە قاپەکی پێدرێن محلەی قاپەکی. ئەو مەدرسانە فەقەی لەوێن دەرێ بوون لێرەش فەقەی هەبوون یعنی هەوەندە زۆر بوون فەقەیە لە هەر سێ مەدرسان هەبوو. فەقەیەکانیش طبعا وەکی عادەتی خۆمانی کوردستانی و کوردەواری مستعید هەبوون و مامۆستا هەبوون و زۆر مامۆستا وجە لێرە ئەو مەدرسە ئەو مزگەوتە ئاکرێ بالذات علەمای گەورە لێ چابووینە. پاشان دێینە سەر مەلا ئەحمەدی علەمای گەورە لێ چاوبوونە لە قەدیمەوە حتى مثلا ياقوت الحموي لتاريخ معجم البلدان باسي آكريتك دوري 600 هجري هاتيه إيرا دري ناي پشتەکانی ئەوەی تێدایە؟ ها ناي وەرەسەی ئەوەی تێدایە بەسەرکەوین؟ نا هات ئەوەیە گوتیە من هاتیمە ئاکرێ چوومە مزگەوتی گەورە لە مزگەوتی گەورە لە کتێبەکەی خۆ لە معجم البلدان باز دەکە دەرێت طبعا ئەوە لە ساڵی 600 هجری بووە. گوتی چۆم لقاءم لەگەر عالمێکی کرد ناوی شێخ محەممەد بوو. وجا ئەو شێخ محەممەد بنی فەضڵۆن پیاوێکی زۆر عالم بوو لەوێن دەرێ لقاءم لەگەر کرد چونکە ئەو لە 600 قوسوری وەفاتی کردیە. بەحسی مناقەشێکیان لەسەر شعرێکی بوو ئەو مناقەشەی لە کتێبەکەی خۆی دەرێ پێناوێتی زیاد گەلێک سەر بچین. پاشان ئەو مەدرسە ئەوەندە مەشهور بوو علەمای زۆر داتن. یەک لەوان ئەو ئیبن الحاجی هزارمێرد لە هزارمێردێەوە هاتیە ئێرە زەمتەوە لەگەن با پیرە گەورم لەوێن دەرێ نیزاعێک چاوە بووە هات لێرە بەخۆ دەزانی مەسەلەی ئەوانە نیزاع ئەوانە هات هجرەتی کرد هاتە وێن دەرێ. ئێستا لە مەسادری تاریخی زۆر باسیێن هەیە لە چونکە موالفات هەیە ئیبن الحاج کتێبێکی شەرحی ئەوەی سیرەی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەر لێرە نووسیتەوە
لوين درين وفاة بوه للزنطة يستش قبره يزار قبره كي ولين دري هو مشهورة كله لآخر وفاة كريه للزنطة لقندي زنطة وفاة كريه هو بالنسبة له چونك مشهور بو أو مدرسة همودات نوين دري قديما وحديثا هموشي درجة بيدري أو بونا درجة بدري أو مدرسة بونا وجا هاو ما شيخ إبراهيم رشكة بيدران لقب كي وابو ومشهور شاهما وقت خو هاتين خواره لإيران هاتين لزمان الصفويان بابير قورم هاتيا لبر اوي چوك التشيع وانا او بو اويش هاتن لقر مالي ماورانيان هاتنا خواري هاتنا او لولا ايبانا اويش هاتنا ايرا او هم مشهورة للتاريخ بس طبعا مصادر التاريخي مانية بس كتابة كان هنا يما كهندك لإيران نسراينا وهندك لا انا بس كتابة كان شغلة وانا بيششي باش بون هم لبو اكري هم لبو مدرسي ابائي برستا يا اخوي او مدرساش او مدرسة كاينة إنشاء مدرسة كرا لصالي 20 هجري يكمين مزقوت ليرة لكردستان دو مزقوت هاتنا دانا بدم وقت إسلام داخلي كردستان بوي طبعا بقناعتيش بسلمان كرد بسلمان چون الدين الإسلام يعني ورقت بقناعته وبيشوازي كي جوانيشان لدين الإسلام كرد شو كد زانيان عدالته سعادت هر هوایه که انسان او برنامه که خوا ناردی بو پیغمبری بو مسلمان او ری او بکن اسلام و کردیش هر وقت خو لبن ظلم و تعدایی و روم و اوان بو فرز بون اوانه گوتیان او اسلام عدالت ای بلکه خوا اما لبن او ظلمه بینه دی ارزمندی خوان حالیان بجارد چوکه دیتیان که دین اسلام دین عدالت او دو مزگوتی که باسه که او دو مزگوتی ایک لوانه او بو هر بالضبط او مزگوتی خورمالیش بو ومشهوره لتاريخ بأمر عبد الله كري عمري كري خطابي او مزگوته هاتينا دامزادن هردو كيان وجا طبعا خوي دائما وابو هو ناوي تسبو ما وصل مزگوتي جامع الكبير في عقرة مزگوتي قورة لآكره باشان طبعا خلافة عثماني شي وقت هاتي هر اعترافي به مثلا بمزگوتي باشي حكومة العراق تشكيل هر اعترافي به مدرسة كرت يعني هات خواره درجة يعني او رتسك دقرته وسر صحابي او مزگوته لسر صحابي عبد الله بأمري عبد الله نواتي عبد الله كرة عمري بس بأمري والي هبو لير طبعا والي هبو بأمري وي او مزگوته هات شو طبعا هندي كان هاتنا مصلي لوانا وقت خو بأمري وي او مزگوته ليرة شاكرة لقر مزگوتي دائما مزگوتيش جيغاي ثقافته روشنبيري وتعليمي الديني واوانا بو انا بتنها نيجي لي بكري طبعا لا انا همو تشتبو يعني علومي الديني اللي دخندرا هم محكمة بو محكمة بو جي صلحان بو حتى مثلا ولا زماني اوانا كميري كلي بين قلعي حميدية بيدرين ليرة او قلعات لين قلعة الحميدية لوين لدوري شصتي وانا دائما وكان داتن لكتابي ويني او ابن الحاجبي ابن الاثير ابن الاثير بحث او اكريد كدري هو كوالي كان باشا كان امير كان اميري كلب واميري قلعيب واميري منطقه اكريبو هم غويدات روج الجمعه لو تشايدات اخواري او تشاي هو قلعه بيدرين قلعه حميديه او تشاي او هاي قلعه حميديه لوين دريدات ايرا روج الجمعه نويجي الجمعه دكراوه او زمان مصام حظه كان بينه السرجاني زني ما مصاب فيش شكل بس احمدي هاكري ما مصايب الرزيش همان او درجه بيدري او مدرسه كسردني الصحابه داندرا حتى استا بلا هم بركه اي شيء فيهم ان شاء الله طبعا وبارك خويا مزقو تزور بركتي هيا ما مستعمل احمد بلا ملا احمد كري ملا محمد يبو لشويه سرت هذا درسي بخويندن كيف هليره لصالي دو هجا 1900 حفده و لدايق بوا جنايب ما مصاي رحمتي هر سرتا بون منا لو تسونني وزانس الشرعيه كان ليره يعني بلا اوكاتيكا عاده درسي لغه دس بدك ذا عوامل عند خوين سرتا يانسون اولا وقتك لغتيان خلاص ذكرت
درسێکی فقهیان دەخین پێیانە گوتێ فتح القریب متن الغایة والتقریب ئەوانە لەبەر چونکە متنەکانیان هەموو لەبەر دەکرد متنەکانیان لەبەر دەکرد پاشان عواملی جورجانیان دەخین پاشان دەڕۆژن سەر عواملی نە پێکەوەیان دەخین هەردووکە ینی دەرسێکی فقهی و دەرسێکی نەحوی طبعا ئەو کتێبەکانی کە عادەت دوای ئەوەی کە قورئانی خوێندبوو مامۆستا دوان کە قورئانیان خوێندیە لغەتیان فێر دەبوو لغەتی عەرەبی فێر دەبوون وەکو ئەو کتێبی کە پێم گوتی ئەحمەدی خانی نەوبەهار بوو عەقیدەی ئەحمەدی خانیش بە کوردی هەموو بە شێعر بوون شێعریش بوون لەبەریان دەکرد لێرە طبعا تەحسیلی علمی دەستی پێکرد چوونە لای سۆران تەواوەکی خوێندبووە مامۆستا جا ڕۆژ بینێکی خوێندووە پاشان چووە ئەو لای چووە سوە شوێ ئەوەلەن چوو پاشا ئەوەلەن چوو ئەوێن دەرێ چوو هەولێرێ پاشان چوو زیارەتی مامۆستاکان لایەدە مامۆستا لە هەولێرێ مامۆستاکان مامۆستا مەلا عەبدوڵڵا دوایە ئیجازەی لەوێن دەرێ وەرگرت جارێ مامۆستاکان گەل لایەت بی مامۆستاکان زۆر بوون طبعا هەندێکیان وەڵڵاهی وە فکرم دێتەوە مثلا چوو لای منطقەی سۆران لە زیارەتی مەلا مستەفای بێلینگی دەرسی لە کنەویش خوێندیە لە چوویتە کوی سنجەق لەکن هەندێک مەلا لەوێن دەرێ و لە حازری دەرسی جەنابی مامۆستا لێرە لە ئاکرێ لە کوی لۆ هەولێر کۆیە زیارەت پاشی چوویتە شەقلاوە لە شەقلاوەش خوێندی ئەو هەرزوو کوردی بەو کاتە خێزانی پێک نەهێنا بوو نەخێری خێزانی پێک نەهێنا هەروە زانست کۆ دەکاتەوە مامۆستا پاشان چوو هەوێن دەرێنەوەی چییە ئیرانێ نک مەلا ساڵح داخلی ئەو دی بوو داخلی ئەو دی بوو مەلا ساڵحی مەلا ساڵح بوو ناوی کەچی عالمە گەورەش لێرە هەیە کە جەنای باوچیانن بەڕەحمان ئەوانە هەموو عیلم خۆی تەڵەبەی تورک داتنە ئێرە وی فورس لە ئیرانی ڕاداتنە ئێرە مەشهوورترین مەدرسە مەشهوورترین مەدرسە بوو چونکە مامۆستاکانی زۆر باش بوون علمیان هەبوو و خزمەتی خەلکی ئاکرێش منطقەی ئاکرێ بوو ئەهلی علمی زۆر باش بوون یعنی فەقیان بەخێو دەکرد شوێنی ترما بوو کە مامۆستا لێ نەخوێنێ شوویە شەقلاوای ئیران و نازێنینە بەڵێ لە ئیرانی خوێندی مامۆستا مەلا عەلیکن مامۆستا مەلا عەزیزی ئیرانی لە شەقلاوەش لە مزگەوتی گەورە ئەو هەرێکەوە بەجیا فترێک دەماوە لە جیاکی دەمانەوە بەس ساڵێک دوان هەندێک جارە طبعا هەنگیش فەقیری بوو عالم گوتی بابم گوتی جارێکی ئەمە چون ساڵێکی دو ساڵە گوتی نانی گەرمی مامە دەست نەکەوت ئەوەندە یعنی گرم چوو عالەمە نەدار بوو بەس خەڵکی خوشناوەتی زۆر خزمەتی فەقییان دەکرد مەشهورنەوە و لێرە زۆر باش بوون وجا زۆر عالم خۆیاندا ئێرە و منطقەی خۆشناوەتی لە دەڤەری ئاکرێ بەس ئەو مەدرسە هەبوون بەس کەچی لە خۆشناوەتی مەدرسەی جیاجە هەر مزگەوتێک چەند فەقییان لەگە زۆر هەبوون زۆر لە دەوەری ئاکریش گەلک مەدرسە هەبوون لە هەندێک لە بەس نەماینە ئێستا ئەو کاتی کۆن ئەو بەڵام دواتریش هەبوون جیاجە بەڵێ هەبوون بسم الله الرحمن الرحيم سيدي مەلا ئەحمەدی ئیمام بۆ پیرێ من ڕەحمەت لێ بن کەسێکی زانا بوو کەسێکی ئەمین بوو کەسێکی دەستپاک بوو کەسێکی بەغیرەت بوو سەر حڕۆماتی خودێ هەروەکی بەحسی وی هاتیەکردن بەس یا من دوێتن ئەس بەحسی سەیدۆی بکەم ژیانەوی تنافماڵدا بحکمی وێن دەستنەڤیویمەیە کچێ از گلک لوری دانشتم و ترینش مخاره من گوی خود دا آخفنیتوی
چی گاوا من ندیتیه بطال بیت دائما کتاب دستوی دابی گرینگی دو کتابت شعر فارسی گلک جارا بومد گود نوا و گرینگی دا کتابت تفسیر خونا اهتمام که زور تدایه رحمت خودی لبیتم و زور يحريز بسر ورد خوي قرآن روجانه يعني بيش نفيجا سبيدي أبي ورد خو هبو حتى ديماي كعمر خو حتى كفتيت نافنا خوشيا كو خدت عالو بين خوشيا أمانة خو جي اسلاندي سيداي بيروس أفوردا نهيلاو وأبي أس قلك بمتأثر بويم اهتمامه ابن فيجي يعني بعمري كل هشتي تيباروندي القلوان نخوش أبي تويهين رحمة خودي لي بيتن زور اهتمام تدان فيجيت خو دائما بسيار كر شو بحكم بين دب عمر كفو احتمال بهندك جراج بيلاينا ما بوه من نفيش كريا احتمال بود 2 جارة 3 جارة تأكيد سر بين ذكر بك آيا من نفيجا خو انجام دايا يا من انجام ندايا سنة البري نفيجا يتبشتي نفيجا دست لي برندا رحمة خود لي بيت وقتی قرآن تخوندی دنگك نازك يزلال دلي درد كفت شد دلادا وقتی مرفيقو خود دايه و دنگي خو بي بلند تكر وقتی قرآن وخوندي عندك تسجيلات توي بو ذكرياتا ما دنگي بي تسجيل كري رحمة خود لي بيتن سيداي ما زور اهتمام تدا پروردا ناف مالا خدا و پیرم رحمة خود لي بيتن يعني عندك جرا دا ناوك هاي لي بيت مثلا یه کسی که مثلا نشون بیشین هر یه ماله بس دلیوی نبوده فنوه دو نرازی بینا خود دیار کرد احتمال بو مثلا بی کاکاوی بوان او دو بجید افت شنوه هر وکو سنة پیغمبر ما صلی الله علیه وسلم تفاعل بنوبت معنویت خوش تکرن و پی خوش نبو او نوبت کن معنویت نخوش دست دابوین قالك جرا نصيحت و آموزگاریت مالت کرن و یتمت کرن و دیمای که عمر خو خالته من رحمة خودي اللي بيتن خالته آمينة قالك بحثي سيدايت كان رحمة خودي بيت قوتي ما هاي اللي بقولك جرادو بيجيتن درجة خوا كان أبهاتن يعني ارتباطك الروحي قال عالم آخروي بدرس ببو أم نزانين حتى شرادك كوي تشديتيا يعني هست بتشكريا بس أول من اللي ديتي چون كمان قال خالي خو هشامي خودي عمري درج بكتن وقال خالته خو آمينة رحمة خودي اللي بيت ما بيك وششت سيدا وقت أمر خودی کردی و ما کفن کرد وقتی ما کفن کردی مجبور شو کام دستوی دانی نسرک سر هیئت نویجه چون که گلک اهتمام تدان نویجه خالی من هشامی بیرامینه و گویی ما مجبور کردی ما کفن فکر و وقتی ما کفن فکری و کرامتش کرامت خودت عالو بوی کوی خود دست يعني قدر رب العالمين دستوی چون نسرک دستوی راسته السر هسبيدو كافو وقت خو بتشكاوتي خدا اشكز بولي وقت بو وقرتي و بخرابي بهادو وقرتن دستوي بچك گوش بو يعني هر کسی که سيدو دید بیتن دیدی دستوي کوي چاوه خار بو بر خلاتيا شاشيا حكيمت بي وقتي او ده سبحان الله تبتي راز بو نوا و دستوي كافو سري كم چاوت خوي ديتين و بيشتي منوي از گلا جرا ناف خلقي داد بجمه و كرامتك خودت على بو سيدو فسيدو فضلا انه عالم بو زانا بو کسی که دست پاک بو یعنی سلو اندش رو گرگرینگی دا علاقات خونا بین خودی خود برویش اندش خودت آرام مکرم کرد به کرامت پشتی چه پشتی مرناوی حقیقت ارتباط من قال با پیرم رحمت خود ری بیتن من درس لولی نخوندینه بس بتری درس من استفاده یلی کری وقتی مسحت کری اهتماماتی توی که اهتمام گرینگی دتا چه و مسح کری تصرفاتی توی و افکم لیری تیجانوی دا حقیقت جي سرنش راكيش قالك وزربو وجي تأثيرك قالك وزربو سر أخلاقي من وسر دلي من خدت عالت خازم ما تقال وان حسيب بكتن وما تقال وان يشرجع قيامته وتقال بيغمبر حشر بكتن
بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی خێل یەکێک لە قوتابیەکانی جەنای مامۆستای ڕەحمەتی. ئەگەر مەسەرەتا لە بەڕێز بپرسم چۆن وەسفی ئەو مامۆستای خۆتمان لە بۆ دەکەی پێمانی بناسێنی؟ لە مامۆستایمە مامۆستا مەلا ئەحمەد مدرس بوو لە منتەقەی لە قەزا ئاکری بەس ئەو مدیر مەدرسە بوو لێرە لە 54 چوون بەرفەقیاتی و جە پێشینجی نزانم ئەو هەر مدرس بوو هەتا عمرەکەی بەنیهاتی تەقاوت بوو لە منتەقەی کەسی دیکە نەبوو کە عالم بێت سوالە جوابێ خوب بێ بکە شریعەتی بەبەسدا مەراجعاتی مامۆستان دەکرد. مامۆستاش حقیقەت عالم بوو و تەبیعەتێکی سەخی هەبوو تەبیعەتێکی زوغر ماقولیش هەبوو قەت تەبیعەتی وشی مامۆستایەکان هەندەکان نەبوو کە بێژی شتێکی نقصانی دەناعاتێک حاشا ئەوەی نەبوو مامۆستای زۆر ماقول بەڕاستی تەبیعەتێکی زۆر غەریبی هەبوو و تەبیعەتی گەلێک سەخی بوو کەیفی زۆر بە میوانە دەخات دائیمەن خزمەتی میوانەی دەکرد. چەند ساڵ بەڕێستان لە خزمەت هەر لە سەفەی نوێ حتا سەفەی 12 کە دەکرد 4 ساڵ ئەس لە خزمەتی مامۆستای دابووم داهاتم امتحان دەکرد و لە خزمەت دەخوێن. ئەو مەدرسە هەم فەقیاتی و مەدرسە یەک بوو؟ فەقیاتیەکە پشتی خەڵق خوێندەکەم خلاص کاتمەوە دوێن لەگوم دەخوێندەوە پشتی ئیجازەوەرکردنێ بۆ مەدرسەی دینی ڕسمی مامۆستا شادەکەی دایتەمە و تەوەقیع کردیە. بەڵێ ئەز و مەلا محەممەد وێگرا قبول بووین مەلا محەممەد عمری کچکەتر بوو لە بنەوە لە سەفەی 4 وەرگرم لە سەفەی نوێ هەرمە وەرگرتن. ڕاستەکەی ئەو خەسڵەتانەی کە زۆر ئەتو پێوە سەرسانبی لە تەبیعاتێکی زۆر باشە بوو مامۆستا لەگە فەقەیە زۆر بەڕەحم بوو وەختی دەرسینیشان فەقێدان نابێ فەقەیەکە چوو بە هەتا مامۆستا باش تاقیقی نەکە بە دەرسەکەی بەڕێک و پێکی پێ نەگوت بە بەڵێ و شریعەتیشی وەت بە تەبیعاتی منتەقەی هەتا ناتبانە نەگوی شریعەتێکیانەوە بەکەسی لەگە گوتیان مامۆستا مەلا ئەحمەدی ئیمامەی گوتی خلاص هەندێک کەسی ئەوە تعبیری لە چ دەکرد ئەو قسەیە؟ وەلا تەبیری لە زانین و لە عەدالەتی دەکرد. یعنی خەڵک ئەوەندە متمانیان پێی هەبوو هەمی عالم باوریان پێی دەهات و اعتقادێت بە حەقیقەتیش وەتەوە بوو وشی عالم اعتقادەکان ینی پێگەی لە چ ئاستێک بوو جەنای مامۆستا لە نێو کۆمەلگا؟ وەلا گەلێک محتەرەم بوو زۆر ناوەلەکە یعنی لە ناو هەمی عەشیرەکان محتەرم بە غەیری قەزا ئاکری لە ناو عەشیرەتی سوور چیا زێبار یا هەرچیا لە گۆران لەناو هەمی محتەرەم بوو خەڵک لە دەرە سەردانی مامۆستایان دەکرد لەبەرچی وەلا لەبەر هەندێکە عالم و زاتێکی مبارەکە و بەتەنها حەسێب کە لە قەزا ئاکرێ ئەو بۆ مەراجعاتی دینی عالم مەراجعاتێکیان هەبە سوالێکیان هەبە لێکەمنی هەدان ئێرە هەدان نەک مامۆستا ینی لەبەس لە دەڤەری ئاکرێ لە دەربی ئاکرد لە قەزا کرد حەسێب کە هەمووی کەسی دیکە نەبوو کە ئوسولی بەڕەسمان سەیدا بوو بەڕەحمەت جەهانە نەکەوی شریعەتەکەی بۆ دەکرد لەگەڵ شریعەتی کرد هەند بوو عالەمەکەمی دەی سەلمان دینداریەکەی کو بوو لە الحەمدولله مامۆستا گەلگەڕی بوو مامۆستا لەوانە ئەوەیە کە باسی بکەی لە بۆ ئێمە چاوی لێ بکەین ینی عیبادەتێکی دەکرد مامۆستا ئەخلاقی مامۆستای عەرەبی خودی عەفو کرد چێ مامۆستاوشی و مامۆستای بوو بۆ ئەخلاقی بۆ دیانەتی بۆ ئەخلاقی مامۆستا تەبیعەتێکی زۆر ئەتووی زۆر خۆشەویست هەموو کات تەکلیفی ئەوەی دەکردەوە کە بەڕێستان زیارەتی بکەن پشتی جاتان مێرە دەبیات دەوام هات با مێرە وەختێکی هەبیر پشتی ئینجی وشی مامۆستا پێنەوەستا بێتە جامی دەگوت مەلا ئەحمەد دەبیا جمعای دوسێ جارەکە بەهێ دەکە من هەر دەچوومەکن مال لەبەرچی چۆن ئەو ڕەفیقاتی بۆ من دەهات مامۆستا گەل خۆش دەبێ ڕاستی خودێ دزانیت هەموو بین مابینش لە خەوێدا دەبینم. ئەوەی کە بیستم کە ئاگادارمان کردو بەڕێستان بەرنامەی بکەنە سەر ژیانی جەنای مامۆستا شەو هاتە خەوت ئەرێ وەڵی لەگەڵ خودی ئەو شەوە دوجام لە خەوی جارێکی پێشی نوێژی سبیانێ جارێکیش پێشتی نوێژی پێشتی تەڵات دوحا پشتی هینجی لە خەویدا یعنی پێ دوایە کە ڕۆحیانەتی ئاگاداری ئەوە هەیە وەلا الحەمدولله ئاگاداری ئینشاءالله بە زۆری لە خەویدا دەبیت مسلمانە. چی پێ دەڵێی بە ڕۆحیانەتی جەنای مامۆستا بۆی کە مامۆستات بۆ ئەوەندەشی جەناتان وەڵی مامۆستا ئینشاءالله دوعای بۆ دەکەم ئینشاءالله مامۆستا خودی عەفو دەکەتن ئینشاءالله. نمونەی ئەوانە تازە دەبنەوە وەڵا نمونەیان چی من ڕاستی شەرمەلێنێک بەڵێ الحەمدولله لە پشتیوی ئەو زەرەری نەکردیە کوڕی مەلا محەممەد ئەگە بڵێم لە ویزیتری مامۆستا 15 فەقێ 12 فەقێ هەندەی دەبوونی ڕسمی بەلێنەوەکە مەلا محەممەد لێرە مەدرسەکەی مهمتر لە 100 فەقێ 200 فەقێ لێرە زانی چەند فەق بە چەند ساڵە هەمی بۆ نەمەلا دەرچوون مهمتر بوو الحەمدولله یعنی الحەمدولله زیاتر بۆ یەکەمتر نەبووە خودی زیاتری یعنی بڵێن زانستی مامۆستای ئاوادان زۆر ئاوادانە گەل کم و هەوار و ئاوادان بووینە ڕاستی بە شیوان بەڵێ ئەرێوەڵ بە هەرکەش ئەوان و ئاوادانە نەخۆیرا بە زیاتریان کرد مەلا محەممەد زیاتری ڕاستی چ شتێک سەربردەیەک لە تیفێک لە ژانی مامۆستا لە بیرت مایە لە بەمانی باسکەوە وەڵا ناوەڵە مامۆستا شتێ بەتۆی عیب مەبەستم پەند ئامێزبی پەند ئامێز وەڵا مامۆستا بەڕەحمەت بی ئەگەر شتێکی بێشەرعی دیت با زۆر پێتۆر هەڵدەکە کابرا جارێکی
نوزان محرم بو یان عرفات و مامۆستا بە ڕۆژی بوو بەڵێ. هاتە ئێرە شیدیت کواز غارە دەکێشی بە مامۆستاش بەڕێ بێڕەمەدەکوەر گوتی کاوەرات تو سەرم ناکەی وزارێ بۆ دەکێشی کابرەس جوابی لەداوە دوای هات سەیدا گوتیان تو بۆت گوتی بەخڕم سنەتە خۆ واجب نییە. گوتی من نەبزانێ کڕەبەزالیێ وڵات هەدە لەسەر دینی بە جواب متمسك بە بەدینی بە سنەت. الحەمدولله مامۆستا لەوانەیە ئینشاءالله خودی عەفو کرد دیسان باسی ئەوی وەرعی ذکری تەقوای مامۆستا. تقوى ابو ناوت انا اللي شاء الله ما مسا تمام الهم جاتي خدي عفوك يا ربي عالمة مرجع بو منطقي همي بو قزاي هنبو قزاك النفس قزاي بو دروان فشي دهاتن شريعتك كان ابا لك بدوان دهاتن سيد ابو يحل كدو اويش باوريان بيدك بهج دغ سيد ما رحمه ما دوتي خلاص هندا يعني لا تسون سيديك کەسێک لە ئەمری ئەو دەرنەچوو مادام ئەو لا شەرعی لا کردێتەوە لا ولا بين حسب كدر بس هەم لەبەر ئەوەی متمانان بەو هەبوو هەمیش بە شەرعەکەی کە ڕاستگۆ هندا بووە. خلاص كسيدي كنبو لا ولا الراسي بتو شتێشتر هەیە بتوێ باسی بکەی لە ژیانی مامۆسای. ومامۆستا بۆ فەقەیە زۆر باش بوو لەسەر فەقەیەش عادز بەگە یەک قسێکی گوت بە فەقەیە مامۆستا قبولی نەدەکرا مۆزوعە وەشی دیگە لەگە فەقەیە زۆر بەڕەحەم بوو ینی کەسێک بوو کە علمی خۆش دەویست بەمانای کەوەلا بالێماک زۆری احترامی مالای دەگەێت زۆری احترامی عالەمی دەگەێت ئەو کاتێک کە دەرسی پێتان دەگوت لە چ کاتێک بوو تاکەی لە خزمەتان دەبوو بوون من لە خزمەتی زانستەکەی برین بۆچەوە ینی کە دەرسی پێتان دەگوت چەندە ماوە لەکەی دەستان پێ لێرە لە حجری لە بەیانەکەی تاکەی بۆن سویا لە داهاتی دەرسی بۆمە دەگوتەوە تا پێشی نیوەڕانی خڵات هەموو ڕۆژێ ناری وەلا ئەوشی دەرس بەمی ڕۆژ دەبوو. با پیر من سید آمل احمد کوڕێ مەلا محەممەد ئیمام زانایەکی مەزن بوو خودێناز بوو ژیانەوەی هەندی ئەس دیگەل ژیم هەندی من دیتی یا پڕ خزمەت بوو بۆ دینێ خودێ بۆ مامۆستایەت ئاینی بۆ قوتابخانە بۆ قوتابیەت ئاینی معنا گەلە جارە دیت بەرامبەر پشتی کو صحتەوەی تێک چوو نەشیا بێتە جامع مەزن دەهێت بەرامبەر جامع دیوەخۆنە خو بەرە خوکەتە مزگەفتە مەزن و دەبێشتە من منی گەلە کەیفتێت کو ئەس بینم تەڵەبە هەوتوچوونێت نۆف مزگەفتێ داتیان سەیدا بۆ پیرە من گەلێکی میوان دوست بوو گەلێکی سەخی بوو و زۆری ئازا بوو شەجاعەتێکا غەریب لالی هەبوو و قەت لەسەر نەحەقیە خۆ کڕ ناتکرد و هەر کەسێکی پەنا بووی بڕبووە و هات بوو لالیوی خەڵکی زوڵمێک لێ کردبووە تەعدایەک لێ کردبووە دڵحەقیوی پرسید و نەتکرد کەس تەعدایە کەسێکی بکات کە هات بیتە لالیوی و لالی خەڵکی ئاکرێ مرۆڤێکی پیرۆستە تەناسیل معنە هەموو خەڵکی ئاکرێ ڕێز لێ دێت و قساوی لالی خەڵکی ئاکرێ مەسموع بوو دەوروبەری ئاکرێ بە عەشیرەت بە هەرچی نیزاعەکە مەزنیش هەبووە وەختی وی تەدەخولتێ داد کرد قسە خێرێتێ دا کردبووە هەمووە ڕێز لێ دێت چونکە ئەوی وانە زانی ئەوی تەعەسب بوو کەسێکی نییە ئەوی بەس حەقی دەبێتن و حەقیت پاڕاست سەیدای گەلێک صفاتێت سیر معنا من لالیوی دیدن وەختی ئەزی کچکە و بەردەستوی پەروەردە بووی مەزن بووی معنا مەجلسەوی دە وەختی ترنشتوە مەجلسەوی هەموو حکمت بوون هەموو نەسیحەت بوون معنا حتا گەل مال بجل كلولي ميفانا بعد قال دوي كومنوال قال كتشت خو هردو كتشا قال بيكت خو دائما وعظ ونصيحات بون دائما قصص القرآن بو بعد يرانا با وهر وقت بانك هاد بو دان مجلسوي كي تدابوا دا هر هموا كركاتو دو بشته جواب بانگي بدن با معنى حتى اگر يك آخف باش دا اكثر قصوي قطع كدو بشته جواب بانگي بده و وقت بانگي كسنا آخفيتم با پیر من رحمت خدا لبیت گل قرآن باد خونده با معنا من وطف تصور کرد افهند زوری قرآن بخوندناوی
ممکنه بو بیت حافظ قرآن بس نگود بیت ما چون که قرآن روزانه 4 ساعت و 5 ساعت گل قرآن جی و هر وقت نبینا چند روزه که قرآن ختم کرد بچی که مزنت مال خود خرا خربه کتبه روزا دعا ختم قرآن دا بخوین پشتی نویجا سپیده امید کچکمون دا دای کامن هیتن دا بشترا با افر وقتی ختم قرآن یا همه بچی که ما معنا بس مامت من دوت مامت من هر 4 مامت من و باب من چکم همون ماله که دا ذکر راجین همه دا خربه کت مزن و کچکا تی به هاد مناگ خود دا با قرآن دست خوب بلند کرد با وقتی وی دعا ود خوندی با گلک کیف میواناتات معنا قط به خوش نبو جاره که نانی خود بتنه دائما هر دو بشته دوی کموانه دو بشته کچت خود دو بشته او مالا میوان تدو نبن وی تشبیه کرد مغبره و صفت که دیکت ده هبو وقت میوانک بهاد و دا چیت اولی وصف میوانی بو مال کتن دا مدحت میوانی بو کت دا مال زیادتر رس لگرد با نوشته و مروفه که هویا و زانه که هویا و مصنه که هویا دا وصفاوی بو مال مکتن دا زیادتر و گرنگی هشت پیدا معنا هندی من بیره هندی از مازم بویم دا هر میوانا دا بو معنا ما چجورا ندیدی امید به میوان بویم اتمال دا هم گاوه معنا شلو ما او هم دا ما مستایت آینی برادری توی و زوری پوفا بود گل ما مستایت خو چون از کچکا بوم دو گل جرا دعا کردن دو بحث ما مستایت خو کرد بوم عدو بشته و ما مستایت من بو دعا بود کردن معنا نهایت عمر خو ما مستایت خو بیر نکرد بو و الوان کست کنزیکی وی خوشویست توی بونه که امر خوده کرد بو او وی مرثیه پیدگوتی شعر پیدگوتی و تاریخ خواه تدوین تکرب شعره تاریخ وفاته معنا نکوی شعر که هی سر مامستا سید عبدالله که برادری وی با فقیاتی وکرا بوینه گل شیخ احمد سورچی شعر که سر نویسی وقتی وفات کردی و هر وقت شعر که شل سر باب خون نویسی ملا محمد امام و تدوین وفات و یا کردی بشعر و هر وقت شعر که گلک اشعارتن شعر که دیکش هی سر وی تاریخ مزگفت مازن که اف مزگفته که گلک پیوماندی بوا و هاتو چونا بغدا کریا حتی موافقات ورگرتنا یلا جرا دا بیجت من بیر تا و دا بشته از 17 جارا یه چوما بغدا بخاطر فهم مزگفته و چه جاراش من پار مزگفته پار خوب پی خوردیش نکریا معنا از محتاج من خوردی من پار مزگفته خوردش نکریا معنا حتی اوش به درست نبود قالك كيف مطالعتك مستمر معنا مجلس هوي مجلس حكمتي وعقلي ومطالعه بو بشو نطرنش دخاره كنتش تكرين دخاره وزورك صعبة تشيبو وزور متواضع بو وزور اهتمام میوانت خود دا معنا مزنه کاد با یان کسی که مزنیش نبوا لولیوی انسانه که میوانه مادم میوانه قدره که گله که مزن لید کرد دستنویس نه چون که دستنویس سقط بو مشکله هبول سیاری دا که بخوره وقت فقیاتی دا دستنویس نبو اما وکو فتاوا گله که تهین مدوانا لولیما شعر زور تهین مدوانا لولیمت بارز راون هندی من دیتی دی جیانا خدا کس من وکیوی ندیه پاک سر و بر رکوپیک معنا نویجه دا وقت برانبر باری تعالی راوستی حضورا باری تعالی راوستی ابو نویجه تیو شملاوی زورا رکوپیک با جلو برگی توی زورت رکوپیک بونا و دیمای اخیری که وقت عمری متقدم بود معنا عمری بو 96 سال وفات کری زور جارا دا اصلانی مخوره آن گل متامر رحمت خدا لبیتن تو بشته من نویش کریه دو سه جارا که تأکید کتابت چون که دلی وی قلبی وی یه متعلق با قرآن و نویجه و دائما متعلق با قرآن و نویجه و خدمت دینی
ئەگەر پێمان بڵێ 2000 جەنابی مامۆستا لەکوێوە لە خزمەتی چیە بڕوانامەی زانستی وەرگرت؟ مامۆستای بابی مەرحوم باشی کە ئەو جەولەی کردی جەولەی علمی لە کوردستان و لە کوردستانی ئیران و گەڕاوە ئەو هەولێرە مزگەوتی حاجی عەبدولقادر دەباغ مزگەوتی لە هەولێرێ مامۆستا مەلا عەبدوڵڵا بێتواتی کوڕی مامۆستا مەلا محەممەد ئەمینی لەوێن دەری ئیجازەی وەرگرت لە خزمەتی ئەو لە خزمەتی ئەو ئیجازەی وەرگرت. بەڵێ کە ئیجازەکەی وەرگرت دواتر چۆن لەکوێ دەستی بە دەرزگوتنەوە؟ دواتر هاتەوە بابی وەفات کرد کە وەفاتی کرد ئەو لە جێگای بابی لە مزگەوتی لێرە تەدریسی دەستی پێ کرد و بەس تەدریسیان ئیمامەتیشی دەکرد ئیمامەتیشی دەکرد خوتبەشی دەدا خەتیبێکی دیکە بوو ئەو خەتیبیش وەفات کرد چونکە خەتیبێکیش هەبوو لێرە وەفات کرد پاشان بابم خوتبەی بوو ئیمام و خەتیب و مدەرسی مەدرسە ئێرە ئەو مزگەوتە لەو مزگەوتە یعنی لەسەر ئەو مینبەرێکە لە پشت جەنابتان لەسەر ئەو مینبەرەی لە ساڵی تقریبا 50 ساڵ تقریبا خوتبەیدا لەسەر ئەو مینبەرەی 50 دانە ساڵ 50 دانە هەر بەر لەوەی باسی خوتبەکەی بکەین ئەو مینبەرش هەر بە خۆی دروستی کرد. ئەو مینبەرەش طبعا پێشان مینبەر هەبوو مزگەوت لە ساڵی 1965 مزگەوتەکە ئیعادەی تعمیر کراوە ئەو بەخۆی تەوەلای تعمیری ئەو مزگەوتەی دەکرد حتا خەریتەکەشی هەر تقریبا ئەو دایرە 65 بەڵێ مینبەرەکەش لە هەنگی ڕا دانرا لە مووسڵی وستاهات مەرمەرەکەیان لە مووسڵ هینا بەڵێ 50 دانە ساڵی ڕێک لەسەر ئەو مینبەر و تاریخ خوێندیتەوە هەمیش بەرنوێژی دەکرد و هەمیش وانەی ڕۆژانەی هەبوو ڕۆژانەی هەبوو. بەڵێ ئەگەر باسی ئوسلوبی وتارەکانی مامۆستا وتارەکانی دائما نصیحەت بوون طبعا هەر وتارەکان وەکو وتارەکانی حەقیقی و لەگەر باسی ڕۆژ دەڕۆیشت لە مەوضوعی ساعە زۆر احتیمامی پێدەدا ئەگەر منکەرێک هەبا ڕەسەن بەعەلەنی بەجیهاڕن و ئەوانە وەکی گوتی نەدەترسا من لەومەتی لاهیم هەمووی بەیان دەکرد لەبەر ئەوەش حتا ئەگەر هات بۆ نەهێرا و جەماعەتێکە دات نەهێرش هیچ قسەیان نەبوو چونکە ئیستیفادەشیان لێ دەکرد نەیان دەگوتێ لو ئەوها دەکەی و لو ئەوها دەکەی حتا زۆر جارە لە وەختی حکوومەتی پێشان مشکلیان لوچا کرد لە مەسائلی خوتبە و ئەوانە ئەو جێی نەدەدایە هەر هیچ جێی نەدەدایە هەموو قسەی خۆی دەکرد قسەی حەقی دەکرد ئەتە مەسئولەکان زۆر جارە هاتن ینی مناقەشیشیان لەگەر یەک کرد زۆر لێک عاجزیش بوون تەنازولی نەدەکرد تەنازولی حەق چۆن بە هەر ئەوەی دەگوت هیچ تەنازولی نەکرد حەق بێژ بوو ینی بە حەقیقەت حەق بێژێکی دروست بوو لا يخاف في الله لومة لائم باچی بە هیچ نەبوو بە هیچی نەبوو باش لەگەڵ ئەوەیە مەدرسەشی هەبوون مەدرسەشی هەبوو مەدرسە تەڵەبەکان زۆر داتن لە خارجی مەسەل لە تورکیاشن دەکەیستە تەڵەبەمان هەبوون لەوێن دەرێ ئێستا خەریجن لەوێن دەرێت تەدریسێک چوونە ئەزهەری لەوێن دەریان قین لێرەیان دەخین لە دهوکێ لە هەولێرێ لە ئەو منتەقانە هەموو لە مووسڵێ داتن دەرسیان لێن ئەتو دەفەرمووی 50 دانە ساڵ لێرە و تاریخ خوێندەوە لەگەر ئەو 50 ساڵش هەم بەردەوام مەدرسەی بەردەوام مەدرسەی بەردەوام بوو بەردەوام ینی مەدرسە هەبوو وجا هەندێک جارە مەتەلەن 10 طەلەبە بوون 15 طەلەبە بوون 20 طەلەبە بوون هەندێک جارە دەبوونە 6 طەلەبە هەنگی وەکی ڕەسمی معهەدی ئیسلامی لێرە بوو مدیری ئیدارەی مەدرسەشی دەکرد حتا ساڵی 77 ئیدارەی مەدرسەشی دەکرد ئەمن هاتمەوە پشتێکی لە خەریجی کە تەخەڕوجم کرد لە کولیەی هاتمەوە ئیدارەی مەدرسەم ئەمن مەدرسەکەم بەڕێدە بەس ئەو هەر دەرسی دەبووتەوە ڕاستە ساڵانش ئیجازەی دەدا ئیجازەی هەبوو طبعا ئیجازات زۆر بە زەحمەت ئیجازەی دەدا لەبەرچی لەبەر ئەوەی گوتی هەر کەسێک هات بۆ گوت بە ئیجازەم بدەی نەیدەدەوێت دەبێت علمەکەی تەواو کردبا وەکو ئەوە هنگی ئیجازەی زۆر بە زەحمەت تقریبا 6-7 کەسێک ئیجازەی لە کنوارەگرتیە ئیجازەی نەدەدا هەر لێرە وانەی دەگوتەوە نەڕۆژە شوێنی تر نەڕۆشتێ چواردوە بەس لێرە بوو تەکلیفیان لێ کرد لە ساڵی هەفتاکان کە بچیتە کوبێسە نەچوو گوتی من ئێرە بەجێ ناهێڵم مامۆستاکانی سامەڕا هاتن گوتی لە مەعهەدی ئیسلامی لەوێن دەرێ تەکلیفیان لێ کرد گوتی پێمان خۆشە و خانخانی لە دروست ناوبانجیان بیست بوو لەبەرەوە هاتن هاتن طبعا ئەو علاقەی لەگەر هەموو مەلایاندا هەبوو
مەلاکانی منطقەی بەغداویت شاوێن دەرێ وەسەط و ئەوانە مەلا لەگەر مەسەلە ماڵی شێخ عەبدولمەلیکیوان عەلاقەی هەبوو. شێخ ئەمجەد الزەهاوی ساڵی 43 هات زیارەتی ئێرەی کرد زیارەتی وی کرد لەگەر محەممەد القزلجی مەلا بوون کورد بوون لە بەغدای بوون شێخ ئەمجەد الزەهاوی کوردە طبعاً ئەوە هەمووی ناودەنجی زانستی و مەدرسەکەی وای کرد. پاشان لە مەثەلەن ساڵی 1956 حامد سەلیمی شەربینی هات دوو هەفتان میوانی بوو تەماشای تەڵەبان دەکرد کە دەیان خوێند و مامۆستای ئەزهەری بوو. ئەوەی کە تو باسی دەکەی کەواتە جنای مامۆستا ئاسی زانستەکەی بێپیان بەرز بووە. زۆر بەرز بوو زۆر لە هەموو علومانیش شارەزا بوو. تەمەنی گەشتە هەشتایەکان ئەو کاتە نەیتوانێت هەتوو تقریبا نەیتوانی 10 ساڵە ماوە لە ماڵێ دەرنەدەچوو بەس ئەو کە لە ماڵێمەوە خۆی بە مطالعە نەخۆش و پێی نەدەکرا لەبەر تااقەتی نەبوو لە بڕۆتون بچیتن بە مطالعە بوو بە قورآن خوێندن بوو ڕۆژە هەندێک جارە 6 ساعت 7 ساعت قورآنی دەخوێند و زۆر یعنی زەوقی لەگەر ئەوە بوو گەل وەختی نوێژی جاتە ڕەسەن دەرێژدێ یەڵا لە وەختی جات پێی نەدەکراش حتا دوای زۆر بە زەحمەت پشتی ینی زۆر جارە دەمانگوتێ بە دانیشتی نوێژی بکە دەیگو ناکەم پێم خۆش نییە وەکو بەبێ ئەدیبی حیساب دەکەم بەرامبەر خودای دوایە پێی نەدەکرە بە کولی هەنگی نەخۆ هەندێک جارە دەمانگرتە تا نوێژی دەکرد. بەڵێ مامۆستا زیاتر ئامۆژگاری چی دەکرد لە بۆ منداڵەکانی؟ یعنی نەسیحەتی مەی دەکرد دەیگوت هەنگوو لەگەر عیلمی دابن خزمەتی ئەهلی عیلم بکەن خزمەتی عولەما بکەن خزمەتی تەڵەبە بکەن هەر نانێکتان هەبی تەڵەبە هەبی نانەکەی بدەنە تەڵەبەی لەگەر تەڵەبەکان بن بە یعنی چونکە زۆر سەخی بوو حتا وەختێ کە فەقێ لێرە بوون گەلە جارە شیولو دەداوەتە لە ماڵێ چ دائما میوانیشمانە جەماعەت دائما مەلایەکانی منطقەی هەموو داتنەویرە حتی هەولێرە ئەوانش زۆر جارە میوانمان دەبوو جا زۆر حەستی ئەوەی مەگوتی تەڵەبی عیلمی خوێندن بکەن خوێندن هەنگوو بەزر ناکات تەقوا هەنگوو بەزر ناکات یعنی زۆر نەسیحەتی ئەوهای لەمە دەکردن. بەڵێ بەڕێزت وەکو کوڕی ئەو کە میراتگیری علم و زانستی جەنابی مامۆستایی بەڕێستان ئامۆژگاری چێت لە بۆ ئێمە و بینەرانی ئازیز و خۆشەویست سەبارەت بۆی کە دەست بە دینی خوا بگرن و هەروەها لێ نەگەڕێن علم و زانست کۆر بێتەوە. مخوامە ئەمن وا دێکم زۆر جارەوەم گوتم ئێستا ئێمە وەکو مەلا مەفرۆزە ئێمە لە جیهاد داینە جیهاد هەر ئەو نییە و ئینسان بچیتی شەڕی بکات جیهاد ئەوە کە ئینسان علمی کوکەتەوە جلە جۆهدە جۆهدی قوسەرە بکات علمی کو بکەتەوە علمی زانست چونکە بە علم و زانست ئەو دینە بەسەر دەکەوێتێت چونکە حجەتی قوی لە دەستی ئینسانیدا وجا ئەمن زۆر جارە حەد دەکەم دەرێمە عالەمی زۆر دەرێمە مامۆستاکان تەڵەبەکانی خۆشم یعنی ئەگەر لە گوندێکی بلەجیەکی بی ئەگەر یەک فەقێت هەبی وەنەکە استقلال بکە دەرسی پێ برێ با فێرە علم بن فێرە زانست بن چونکە طبعا ملەتیمە پێویستە یعنی زانا و دانا هەبن و بگەڕێینەوە ئەو میلەتەی بوو پێشان کە ئەو علەمای پێشان هەو وەڕع و تەقوا یان هەبوو یعنی وەڕع و تەقوای کە لە ئەمە لەوانمان جێ لە بووە و کە قسەی لۆمە دەکرد و بەحسی لۆمە دەکرد و ئێستا ئەو تشتانە زۆر کەم ئەگە قوتابیەکانی مامۆستا لە بیر ماوێ بە کورتی قوتابیەکان مامۆستا مەلا عەبدولحەکیمی مزوری بوو مەلا عەبدولڕەحمانی پیرچاوش بوو مەلا سەلیم بوو مەلا عەلی بوو مەلا عەبدولسەمەد بوو ئەو مەلا ئەحمەدە بوو مەلا شاکر بوو زۆرن تقریبا ئەگە برێمرە تا 100 تەڵەبە قوتابی هەندێک ئەغلەبیان نەماینە هەندێکیشیان ماینە و دوورن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی پێشکەشمانکردن ئەڵقەیەم جارێ بەرنامەی ڕچە بوو لە خزمەتی مامۆستای پایبەرز بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد ئیمام ئاکرەیی سەراپای تەمەنی مامۆستا پارچێک بووە لە بەرەکەت و ڕەحمەتی خودای بۆی کە هەمیشە لە خزمەتی گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلامدا بووە دەخوازین کە جەنابی مامۆستا خوای گەورە دەرەجەی عالی کات و ئێمەش بتوانین بە خزمەتی ئەو بگەینێتەوە لە ڕۆژی دوایی سوپاسی بینەریتانەکەین تاکو بێگەیشتنەوە بەخوای گەورە سپاردن خوداتان لەگەڵ